از گله که خوشم که از آفرت الوی کار کم و از بخوشم هر کسی که بید آفرت بید وی کار بکردن و سال شوله میشی اوه سال دا از بی آیپاده دمف مشترید خو همی خورنکمید کردی دیدا و هر واسه مشتری طلب کن و همشی بود بینیم دست خوشیل مد کن و هر واسه هم سر بلند جی که هم آفرت الوی کار بکن کچ باب کور برا پیج به آشول کردی يعني فكرة كم جي وصابوا من شيء بالفيري وقت ما مطعم دانا فترة أولي بشكل أبتشتا يعني جرام بالبرخال كي هندي خارنجها خيزاني بد لازم هر دو جين الجليج بن يعني كرجي وكتجي هذا مشكلة كسرتي بهر دس بيكر بتوانين سنمام بنيجين بوي كأم هاتو شو دكين بفيرون الروات سرتي بيروكي بان خسر اللي قبل بعدين تاتيو بان كردو كروجانات سوكين سرتي بهر ينزد رخت ما ناشتو يسا أم ينزد رخت ما ناشتو روجانا كهاتسوكين ليرو لما درسين شوار ده بينز ده بركين بوين داني تيانكين كليستر شو قرينا ولا فرمان كمان لك كارت اجتماعي خرمالة بهمان شيء أيوش دينين هو طبعا ناشرين امام لير لسر امريكيا رنجا زورك بيان ما بهروا اسان وباساني يعني تو امام بنيت وازي لي بيني براد بس ناشرين امام اما يسات وين لمسر بوسر جاده كم يمكن بنا امام والله ما وي جرينجا خدمت كردنا كيتي لو زيكي وهاجر مايا او درختبو اسانيه يعني نشون ما ناكا قلت روجانا بدمي ونبي وخدمتي يبكي ئێرە سەدەی سەر و چاوەیە لە مێژە دروستکراوە وەڵا خەڵکانی زۆر ڕووتێ دەکەن بۆ ئێرە بە تایبەتی جومعان ئێرە زۆر قەڵەباڵغا جومعان ئێرە خەڵک زۆر لە هەموو شوێنەکە هاولێر سلێمانی لە هەموو شوێنەکانەوە دێن بۆ مەلەکردن بۆ سەفرە بە تایبەتی ئەو بەرەوە بەریەو بەرەوە شوێنی دانیشتنەوەیە ستا ئاوی سەدەی کەمانی ئاوەکەی گەرمە وەڵام ئاوە زۆر ساردە زۆر سادە و خەڵکی زۆر مەلەی دەکا بە تایبەتی مەلەوانەکانی ئێرە بۆ جۆرێک کەوت پەتیان دانەوە سێ پەتیان کە داناوە خەڵک زۆر باشەوەی کە مەلەش نەزانە دەتوانێت بەو پەتانە بچێتە ئەو بەر و بێتەوە. زۆر کەس هەیە مەلەی نازانێت دێت من وەکو خۆم یارمەتیان دەدەم ینی هەوڵ دەدەین ئەوانەی کە مەلە نازانن فێرە مەلەیان بکەین و هەم بۆ خۆشمان باشتر و مەترسی کەمتر دەبێتەوە. ئەم ساڵ وەکو بڵێ ئەوانەی کە تووشێ و حاڵەتە بوونەکە کە خەریکە بخنکێن هەبووە بەڵام وەکو پارنا پار زیاتر بوو پێرار زۆر زیاتر بوو لەم ساڵ ئەم ساڵ لەخوا بە زیاد بێ باشترش بە حکومی ئەو حەبلانەیە کە ئەم ساڵ دامان ناوە.